لە نەخۆشخانەیەکی هەولێر هیچ سنوورێک لە نێوان پارچەکانی کوردستان نییە. ئەو کاتێ دەچی بۆ نەخۆشخانەی ئیمێرجنسی دیمەنێکی جیاواز دەبیندرێت کە بریندارانی پێشمەرگە و گەریلا و شەڕوانان لە یەک شوێن و لە یەک هۆڵ چارەسەر دەکرێن. تیمارکردنی ئەو بریندارانە لە یەک نەخۆشخانە لە کاتێکدایە کە چەند ڕۆژێک پێش ئێستا گرژی و پێکدادان لە نێوان پەکەکە و حیزبی دیموکراتی کوردستانی ئێران ڕوویدا. بەڵام پێشمەرگەیەکی برینداری حیزبی دیموکرات هیوای ئەوە دەخوازێت کە ڕژانی خوێنی ئەوان ببێتە هێوێنی یەکڕیزی کورد. کورد بەرێکی یەکگرتو پێک بێنی، ینی ئاواتی گەورم بەڕاستی ئەو بوو. هیوادارم خێن شێر قادری کەریمی ببیتە هێوێنی ینی هێوێنی چوار پارچەی کوردستان. بەس تاکەن ژیامە یانی دنیاکەوا لێ ناتوە تاکەنجێک. وەک پێشمەرگەکانی ڕۆژهەڵات باسی دەکەن ئەو شەڕەی ڕوویدا لە دەسەڵاتی ئەواندا نەبووە، بۆیە دوای برینداربوونیشیان گەریلاکانی پەکەکە برینەکانیان تیمار کردوون. ئێمە کو لە سەرێبوون هەوڵ ئێمە بینێمە پێچان کو ئەم هەد نەخوارێ ئەوان جارێکە تبینێمە پێچان هەواڵەکەوانشی ئەزگالێک برسیبووم ناندا من هیوادارم ئەو بنیەتەوە مرۆڤدەستانەی ئەم پانسمانکردن برینداریمە دەرمانکردە بێن نەک بۆ چاوشەکردن ئابیر ڕاگشتی. لە تەنیش پێشمەرگە بریندارەکانی ڕۆژهەڵات پێشمەرگەیەکی باشووری کوردستان چارەسەری وەردەگرێت. پەیامی ئەو بەستنی کۆنگرەی نەتەوەیی کووردە بۆ دووبارە نەبوونەوەی گرژی لە نێوان لایەنە سیاسیەکانی کورد. لایەنەکانی برایەتەکان دیکەمان لە پارچەکانی تر پێشتر ئەو کۆنگریان بەستاوایە لەوانەیە ئەو ڕۆجیاوازیەکی هەبایە. لە هەمان نەخۆشخانە دوو شەڕوانی برینداری ڕۆژئاوای کوردستان کە خەڵکی باکووری کوردستانن تیمار دەکرێن لە ڕوخساریان دەردەکەوێت کە کورد یەک نەتەوەیە لە هەر شوێنێکی ئەم جیهانە بێت. بەڵام دوای چەندین هەوڵی تۆڕی میدیای ڕوودا و ڕازی نەبوون بەرامبەر کامێرا ئەو قسەیە بکەن. ئەوەی ئەوان و کەسوکاریان هەمیشە دووپاتی دەکەنەوە ئەوەیە کە هاوشێوەی ئەوان سەرکردەکانی کورد لە یەک ڕیز تیماری برینەکانی نەتەوەی کورد بکەن. هیڤیا من ئەوە بۆ هەر چوار پۆرچێت کوردستانی سەرکردێت کورد کەوەکی وا شەڕوانێت وێگاوێ بریندار دوێ مستەشفێدا ئێک ڕێزن ئەوژی ئێک ڕێز بن. چەندین ساڵە سەرکردەکانی کورد لە هەوڵدان بۆ بەستنی کۆنگرەی نەتەوەیی کورد بۆ یەکدەنجی و یەکریزی لایەنە سیاسیەکان، بەڵام تا ئێستا ئەو کاری هەموو لایەک بە ئاواتی خۆیانی دەزانن نەهاتۆتە دی. ئەو دیمەنانی لە ژوورەوە دەبیندرێن کە بریندارانی پێشمەرگە و شەڕوانان و گەریلا لە یەک شوێن چارەسەر دەکرێن. ئەگەر کار بەدەستان بیبینن لەوانەیە ئەم تابلوێ بێن نەخوارەوە و تابلوێکی دیکە لە شوێنی هەرواسن و لە بڕی نەخۆشخانەی ئیمرجێنسی لەسەری بنووسن نەخۆشخانەی کوردستانی گەورە. ڕەندە جەمال ڕوودا و